ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژی ڕۆبۆت لە شێوەی مرۆڤ بەرەوپێشەوە دەڕوات و شێوەی و بزوتنەوەکانی خەریکە زۆر لە مرۆڤ نێزیک دەبنەوە. پیشەنگایەکی ڕۆبۆتی زیندوو لە چەشنی مرۆڤ بۆ بینەران و سەردانیکەران لە کۆنفرانسی جیهانی ڕۆبۆتەکانی ساڵی 2023 لە پەکینی پایتەختی چین ڕۆژی پێنجشەممە هەفتەی مانگی 8 نمایش کرا بە تەکنۆلۆژیای نوێ کە تێیدا دەربڕین و ئاماژەکانی ڕۆبۆتە هاوشێوەکانی مرۆڤ بەرەوپێشەوە براون. بەڕێگەی نوێترینەوەی دەستگای بزوێنەری پێشکەوتوو ڕۆبۆتەکانمان دەتوانن کۆنتڕۆڵی هەر یەک لە جومگەکانی یەک بخەن بە جۆرێک جۆڵەکانی زۆر سروشتی بن بە پێستەوە. هەروەها نوێکردنەوەیکی تازەمان هەیە لە بینین و هەستی دەستلێدان کە دەتوانێت دەربڕینە وردەکان بە شێوەیەکی سروشتیتر نیشان بدات، وەک دەربڕینی خۆشی، تووڕەیی، دڵتەنجی، دڵخۆشی و جۆرەکانی تری دەربڕینی سۆزداری کە دەتوانرێت بۆ کاردانەوەی سۆزداری بەکاربهێنرێت. کۆمەڵێک ڕۆبۆتی جۆراوجۆری شێوەی مرۆڤ لە نمایشێکدا بە جلوبەرجی نەریتی چینەوە جوولەی دەست و چاویان سەرسوورهێنەر بوون. زۆر شاک بووم کە ئێستا ڕۆبۆتەکان دەتوانن هەموو جۆرە جوڵەیەکی چاوی مرۆڤ و تەنانەت جوڵەی وردی پەنجەکانیش لاسایی بکەنەوە. ڕۆبۆتەکان سەرنجی بینەرانیان ڕاکیشە سەیری جوولە و سەماکردنیان بکەن، بە تایبەتی کە جۆرەها سەری ڕۆبۆتی دەمیاندا دەخەن و دایانکەنەوە و دەتروچێنن. ئەمەش ستایشی هەندێک لە سەردانیکەرانیان بەدەستهێنا لە کاتێکدا هەندێکی تر سەر سوورمانیان دەربڕی لە دەرکەوتنی زۆر واقعیان. پێم وایە زۆر ڕاستەقینە دەردەکەون بە چاوەکانیشانەوە. هێندێک لە جۆڵەی شێوە تایبەتیەکانیان هەروەها نەرمی جوڵەی دەستەکان ئەوان واقعیترن لە ئەسڵی. لە داهاتوودا من پێم وایە ئەم ڕۆبۆتانە هێواشێواش جێگەی هەندێک کاری دووبارەبوونەوە دەگرنەوە، بەڵام ئەگەر بەباشی سوودیان لێوەربگرین بە دڵنیایەوە یارمەتی دەرمان دەبن بۆ باشترکردنی بەرهەمهێنان بە کارایی زیاتر. نوێکردنەوەی ڕۆبۆتەکان زۆر لە شێوەی مرۆڤ نێزیک بۆتەوە و خەریکە لە زۆر ڕۆوە شوێنی کرێکارانی مرۆڤ دەگرنەوە. کۆنفرانسی جیهانی ڕۆبۆتەکان ئەم ساڵ لە 16 مانگی 8 دەستی پێکرد تا 22 بەردەوام بوو. حیدەر کەریم، دەنجی ئەمریکا.